هەر چالاکیێکی هوەری و فەرهەنگی لە خۆراوە هەوڵێکە بۆ خۆناساندن و پتر ئاڵوگۆڕی فەرهەنگی و سازکردنی پەیوەندی شارستانی و هەماهەنگ پێکەوە. بەڵام ئایا کورتە ئەوڕۆکە توانیوێتی ئەو پردە فەرهەنگی و هوەریە ساز بکات؟ من زۆر شت لەبارەی فەرهەنگ و ئەدەبیاتی کوردستانەوە نازانم. من لەبارەی داعش و ئەوستەمکاریانە ئاگادارم کە بەرامبەر یەزیدیەکان ئەنجام درا. بەڵام زۆر خۆشە ئەگەر کتێبێک بدۆزیتەوە زیاتر لەبارەی شوناسی کوردەوە شارەزا بێت کە لە تێڕوانینی کوردەکان خۆیانەوە نووسراوە. باشترە لەوەی کە کەسێکی بیانی کە ڕەنگە ڕۆژنامەوانێکی ئەمریکی بێت ڕەنگە لە ڕوانگەیەکی جیاوازەوە باسی شوناسی کورد بکات. دەستگای بەدرخان لە چالاکیێکی هوەری و فەرهەنگیدا تابلۆ و کتێب و ئیشی دەست لە پیشانگایەکدا کۆ دەکاتەوە. ئێمە لە 2010 لە فیستیڤاڵی حوتەمی بەدرخان کە لە ئەمریکا لە واشنگتن دیسی کردمان مۆنۆدراما ئیدی کورتە فیلم فیلمی سینەمایی پێشانگای کتێب و چەندین سیمینارمان پێشکەش کردووە. ئەمە جاری سێممانە لە ئەمریکا بەپێی ئەو بەرنامەی کارمان بۆ کردووە ئێمە کارەکان پێشکەش دەکەین. ئەم چالاکیە لە بینای نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە واشنگتن پێشکەشکرا. لەو بارەیەوە بەیانسامی چالاکیەکە هەڵدەسەنجێنێت. بەڕاستی ئێمە وەک نوێنەراتی حکوومەتی هەرێم زۆر پێمان خۆشە زۆرتر ئیشی کولتوری و فەرهەنگی و هوەری بکەین لە ئەمریکا. ئەوە 2 ساڵ و نیوە کە من لێرەم بەداخەوە بودجەی ئێمە زۆر لەسەر فشارێکی زۆرە گەورەیە. لەبەرەوە هەتا ئێستا نەمانتوانی فستیڤالی هوەری کوردی یا پێشانگای هونەرمەندەکان بکەین و هەر هەدەفمان هەیە ئەو شتانە بکەین. بەڵام زۆر خۆشحاڵین کە دەمانتوانی ئەم شتە چکۆلەیە پێشکەشی برادرانی کورد و ئەمریکی بکەین لە واشنگتن. سەرباری کتێبە کوردیەکان چەندین کتێبی دیکە بە زمانی نزی سەبارەت بە مێژوو فەرهەنگ و بزوتنەوە سیاسی و چەکدارەکانی کورد لەم پیشانگایەدا ئامادەکرا بوو. من زۆر شت لەبارەی فەرهەنگ و ئەدەبیاتی کوردستانەوە نازانم. من لەبارەی داعش و ئەوستەمکاریانە ئاگادارم کە بەرامبەر یەزیدیەکان ئەنجام درا. بەڵام زۆر خۆشە ئەگەر کتێبێک بدۆزیتەوە زیاتر لەبارەی شوناسی کوردەوە شارەزا بێت کە لە تێڕوانینی کوردەکان خۆیانەوە نووسراوە. باشترە لەوەی کە کەسێکی بیانی کە ڕەنگە ڕۆژنامەوانێکی ئەمریکی بێت ڕەنگە لە ڕوانگەیەکی جیاوازەوە باسی شوناسی کورد بکات. ما عەبدوڕەحمان چەند ساڵە لە ئەمریکایە. سەردانی زۆربەی چالاکیە فەرهەنگی و هوەری و ئەدەبی و فیستیڤاڵەکان دەکات و ئامادەجی هەیە. من وەکو هەستی نەتەوایەتی کورد وەکو کوردێک پێم خۆشە لە هەموو شتەکان بەشدار بم. بەتایبەتی مەسەڵەن هەر پێشەنگایەک بێ یا هەر کۆڕووکۆبوونەوەیەک بێ بۆ ئەوەی بتوانین لێوێ باسی کوردی تیا بکەین. جا ئەگەر بە چەند کەلێمە وشەیەکیش بێت هەر لەبەر ئەوە من زیاتر حەزم لێ و دەبێت بەشدار بم لەو شوێنانە. هەڵبات فەرەنگخوازان و ئەدیبان و هونەرمەندانی کورد دەخوازن وەک کۆمەڵگەکانی دیکە وەک ئەرمەنیەکان و ڕووسیەکان و تورکەکان چالاکی بکەن لە ئەمریکا. بەڵام ئایا ئەو دەرفەتیان هەیە؟ حتمما خۆم وەک شخصێک ئەو شتانم زۆر پێخۆشە. بەڵام وەک نوێنەری حکوومەتیش حتمما ئەرکێک کەس لەسەر شانمان کللتوری کوردستان بەرز بکەین لە ئەمریکا کێشەی گەورەی ئێستا بەڕاستی پارەیە. بەڵام هەگەر بتوانین قەناعەت بێنین بە هەندێک شەریکاتی کوردی کە سپۆنسەرشیپ بکەین حتمما دەکەین. ئیشی دەست و دەزڕەنجینی شانەز جەمال بەشێکی دیکەم چالاکیە بوو. بەدڵنیاییەوە بەشێکی دیکەی ناساندنی فەرهەنگ و کولتور دەزڕەنجینیە. ئەمە لەسەر ئەرک و ماندووبوونی میوانەکان خۆیەتی ئێمە خۆمان ینی سەپۆرتی کارەکەمان کردو و ئەرچی هاتون و چوون و هەموو ئەو کتێبانەی کە نزیکەی 250 تا 300 کیلۆ کتێب دەبێت لەگەڵ پێشانگای هونەرمەندان هێناومانە. بۆیە ئەمەی ئەمڕۆ دەیبینن ئەمە بە هاوکاری نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ئەمریکا. میوانەکان هیواخواز بوون ئەم جۆرە چالاکیانە و هاوکات چالاکی گەورەتر و فراوانتر لە بواری فەرهەنگی و ئەدەبی و هونەری کوردیدا لە ئەمریکا بەردەوام بێت. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا.